سڵاوتان لێبێ بەڕێزان. دوێنێ لە شاری سلێمانی لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمەوە پرۆژەی هەفتەی هۆشیاری بەکارهێنانی دەرمان دەستی پێکرد. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تابەتە بە دیاردەی خراپ بەکارهێنانی دەرمان، هەروەها ئاستی هاوڵاتی یاخود ئاستی هۆشیاری هاوڵاتیان لە بەرامبەر ئەم دیاردەیە. بەڵێ بەرەزان تەماشەوان هێژا خۆشتوی تەورە ئیرۆی بەرنامەیە مایکی خەڵک تابێتە بە خراپ بەکارئانینە دەرمانیان و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان. بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تابێتە بە خراپ بەکارهێنانی دەرمان وەک باسمان دا یاخود باسمان کرد پێشتر لە دوێنێدا لە شاری سلێمانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم هەفتەی هۆشیاری بەکارهێنانی دەرمانی دەست پێ کرد کە ئەم هەفتەیە تایبەتە بە هۆشیارکردنەوەی خەڵک لە ڕووی چۆنیەتی بەکارهێنانی دەرمانەوە. دیارە دەقی پرۆژەکە لە بەردەستمانە هەوڵ دەدەین لە کاتێکی تری بەرنامەکەدا بتوانین بخوێنەوە بۆی ئاشنابین بە هەندێک بەرگە و پرۆژەی ئەم هەفتەیە. بەڵێ لیزامان لەگەڵدا یەکەم پەیوەندی لیزا لە سلێمانی. سڵاو لێبێ لیزا خان، فەرموو. لیزا خان ئەگەر گوێت لێمانە. بەڵێ لیزا خان لە سلێمانی. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە، هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە. بەڵێ پرۆژەی هەفتەی هۆشیاری بەکارهێنانی دەرمان کە بۆ ماوەی یەک هەفتەیە شوێنی ئەنجامدانی پرۆژەکە دیارە هەرێمی کوردستانە و هەندێک بەرگەی تری تایە ئەنجامدەری پرۆژەکە بەشی ڕاگەیاندنی وەزارەتی تەندروستیە، هەروەها بەشی ڕاگەیاندنی فەرمانگە تەندروستیەکان بە هاوکاری بەشی دەرمان لە وەزارەتی تەندروستی و بە هەماهەنگی لەگەڵ سندیکای دەرمانسازان و سندیکای پزیشکانی کوردستان دیارە هەندێک بەشی تری تایە ئێمە لە ڕووی هۆشیاریەوە دواتر دەیخینە ڕوو. بەڵێ دەچینە لای لیزا خان لە سلێمانی دووبارە لەگەڵماندایە. سڵاو لێبێ لیزا خان، فەرموو. سڵاو لە تۆ کاکشان. زۆر سپاس دەکەم. بەڵێ دەستخۆشی تەوارەکە و لێکم. زۆر سپاس. بەنسبەت خراپ بەکارهێنانی دەرمانەوە زۆر کەس هەن بەڵێ بەبێەوەی هۆشیاریتان هەبێت لەسەر دەرمان ئەچینچەند بڵین کەپسول و شتیوا خۆن کە زۆر زیانیان پێگەنە، ڕەنگە زیانی لە کارلاندەکەی زۆر زیاتر بێت. یعنی بەبێ هیچ من پێم وایە بەبێەوەی کە هیچ ڕەچەتێکی دکتۆریان پێ بێ ئەچن لێم زەمیدەکان فڵان حتمانێ ئەمانەی بخۆن کەشتر بەکارمان هێنا و سودمان لێرگتووە خۆنگە بۆ نەخۆشی پێشتری کە بڵین نەخۆش بۆ ئەو دەرمانانی بەکارهێنا و سوودی لێرگزی پێ، بەڵام لەوانەیە ئەم جارە سوودی لێوە نەگەت و زیانی پێبگەێنێت. بۆیە ئەخوازم کە هیچ کەسێک بەبێ هیچ ڕۆچەتەیەک داوا لەو کەساناکەم کە یاریدەدەری پزیشکەکان کە بەبێ هیچ ڕۆچەتەی دکتۆر لە هیچ شوەیەکی دەرمان نێن بە هیچ کەسێک و مجموعەیەک دەرمان هاتوۆتە کوردستانەوە کە بەڕاستی بەسەر چوون و هیچ یانی چۆن بڵین تەندروستی نین کە کۆمەڵە خەڵکەکان بەکاری بێنن. بەڵێ لیزا خان لە سلێمانی ئینشاءالله زیاتر چۆن بڵین بتوانن حکومەت زیاتر دراچاوی ئەو بکات کە ئایا چ دەرمانێکی هێنێتە ناو کوردستانەوە و بە تەواوی سنوورەکان پشکنینی لەسەر بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای ڤیان خان لە کەرکووک. سڵاو لێبێ ڤیان خان، فەرموو. ئەم کاتتان باش. هەموو کاتێکت زۆر سپاس. لەخۆش و بەنامە جوانە لێکم سپاس بۆی تەوارەزانە یاخوای بەردەوام بن. هیوادارم لە ڕابردووشە ئەوە کارەکانتان هەر بەردەوام بێت. زۆر سپاس. شانینە من زیاتر حکومت بە بەرپرسیارەزانم لەو کردارەیە، یعنی بەڕاستی من خۆم بەسەرم هاتووە کە چتە دەرمانخانەکان کاتێککە دەرمان وەرەگری پاش یعنی هیچ بەڕێکیش کە ئەو دەرمانانە بەکارهێنی هیچ گۆڕانکاریەکت بەسەردا نایەت. یعنی تەنانەت جاری وا هەیە ئەڕۆیتە ئەچیتە بڵێن دەرمانخان یان نەخۆشخانەیە یان بنکەیەکی ئەو ناوچەیە کە فێرەکەی هەر نازان ناوەکەت بنووسن. باڵێ یعنی من زیاتر حکومت بە بەرپرسیارەزانم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڤیان لە کەرکووک. زۆر سپاس. بەڵێ دەچینە لای زۆر سپاس. بەڵێ چیناز لە کەرکووک. سڵاو لێبێ، فەرموو. ئێوارە باش. ئێوارە باش چیناز خان. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم. زۆر سپاس دەکەم. والله لەسەر تەوەرەکەتان بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەیە ئەوە گەڕێتە بەسەر حکومەت چونکە هەنێکی وا هەیە کە ئەڕۆی بۆ لای یعنی بەڕاستی نازانێ ناوە چییە، تەنانەت نازانێ ناوی دەرمانەکە چی نووسراوە بە هەڵە ئیدار بێت. بێت گەلەوە کۆمەڵگە ئێمە زۆر
باوەدەم بە دەرمان یعنی با بڵێن بۆ نمونە هەر سەرێشێکی بچووکانە بێتنە لای دکتۆرە ئەیتر دەرمان و دەرزی بەکارێنن بەڵام لە هەموو شەگرنگتر بۆ سەر حکومت ئەگەڕێتەوە کە بەڕێکوپێکی دەرمانەکە بدەن بە خەڵک دووبارە دەستخۆشی بەرنامەکەتان زۆر سپاس چیناز لە کەرکووک دەچین لای کاک بەختیار لە هەڵەبجە سڵاو لێ بێ کاک بەختیار فەرموو باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش سەبارەت بە بەرنامەکەتان یعنی دەرمان شتێکە هەر کەسێکی نەخۆش نەبێ یا ساک سەر بێ خۆی دەرمان بە هەموو شێوەیە ماوەی کیمیایی و زەرەری هەیە هەر کەس بە ئەتیادی ئەگرێ یان دەستەدلەکانە کاڵێن مەرجی سەحی لە دوکانی خۆراک و سوپەرمارکێتەکان ئاگەرن هەتا وەکو ئێستا ڕقابێ نەبووە لە سەیدەلەکان خۆم چەند جار لە سەیدەلە دەرمانم کڕیوە تاریخی بەسەر چووە بازە کەسێ خوێنەواری نییە نازانێ ئەو دەرمانە ئایا باشە یان خراپە ئایا بەسەر چوە بەسەر نەچوێ هەنێ کەس بۆ مەسلحەتی خۆی بۆ سەیدەلێکی هەر پێی دەفرۆشێت و ئێتر هیچ ڕێنمایەتی نییە بۆ ئەو نەخۆشەکە بەکاری بێنێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەختیار لە هەڵەبجە با گوێمە لە تێبینی حاجی بێ لە پێنجوێن سڵاو لێ بێ فەرموو بەڵێ دەچینە لای عەگید لە دیارە لووک سڵاو لێ بێ کاک عەگید فەرموو دیارە پەیوەندەکەی حاجی پچڕا بەڵێ کاک عەگید بەڵێ کەرەم کە کاتتان باش گەلێک سپاس باشی زۆر سپاس سەبارەت تەوارەکەتان بەڵێ ئێستا هەرە بوو نەخۆشخانە مرۆڤ نەساخە دەچێدن دەرمانە وەرگیت دەرمانەدانە مرۆڤ خراپتر لێت یعنی ئەفەرجە خەر بە حکومەت دەبڕێتەوە پێدەویە ئەو کەسێ دانە برخستا یعنی خون نظام ناوی مروی بنویسن گله دچار یعنی 5-6 جاره دوباره که این ناوی خود بیجی نظام ناوی بنویسن اینجا چاود زیگا به هر درمان دانه داشت درمان خلط اینجا هیویا مال حکمت او کسی تاسو راگن کسی که تسپور و شرزت دانه بەڵێ کاک عەگید سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای حاجی لە پێنجوێن سڵاو لێ بێ فەرموو کاک حاجی گوێت لێمە سڵاتان لێ بێوارەتان باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش وەڵام من یەک ملاحەزەی بچووکم هەیە ئەگەر ئیجازە فەرموویت بەڵێ فەرموو زۆر سپاس من بە نیسبەتی وەکو ئەو برا بەڕێزانەی پێشتر واسییان کرد زۆربەی دکتۆر و کارمەندەکانمان بەداخەوە بە شەهادەیەکی کەمەوە چوونە ئەو شوێنە من پوزایەکی خۆم هەیە ڕەنگە سەردوێ لە دەنگم بێ لە تەبرێز دەرمانیان بۆ نووسی دەرزیەک بوو هاتەوە لێرە دکتۆرەکەی و ئەمە هی پاڵەیە وتی کاکە ئەستا من پاڵم پێوە نیە یان دکتۆرەکە داوای شاهد و کەفیل لەگەر کە لێی بات هەر نەیزانی هیچ چییە وتی کاکە تۆ لێم بەو قەیناکە ئەم جای ئەم دەرزیتەوە بەسەر چووە وەرە من هەر عینان دەرزیم لای ئەوە لێیە یعنی هیواداری حکومەت چای بەمایان بخشێنێتەوە ئەو کارمەندانەی ئەو دکتۆرە بەڕێزانەی کە ئەو شەهادەیان ناتێت بە حەقی خۆی بیان ناتێت ئەوە نەبێت کە خەڵک هەر ئەو نەفسی عیادەیەدانە خەڵک چێ عیلاجەکەەوە گەویتر نەزانێت چیچی ئەمڕۆی سەر لای ئەو دکتۆرەش بۆ نووسێسبی ئێوارە ئەویتر ئیلغایەکاتەوە زۆر سپاس بۆ تەوەرەکەتان و دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ حاجی لە پێنجوێن دەچینە لای شوانە لە قەڵاتزێ سڵاو لێ بێ کاک شوانە فەرموو ئێوارەش خۆش بێ شیوازدارم زۆر سپاس دەکەم سەرکەوتوون بەڵێ وەڵای ڕاستی کاکە ئێمە دەمانەوێت ڕقابێت کرد بەڕاستیانی منداڵبازاری هەنی بێت شتێکانی بێ سەر و بەرێ کەس ئیشی کەس نازانێ باوەڕ دەکەیت لە سوپەرمارکێتە دەرمان دەفرۆشێت لە هەموو شوێنەکان کەس ئیشێکی خۆی نازانێت ئیشی شەکە خۆیتە زایوادارم بەڕاستی حکوومەت لەو خەوەیەتی کەوتووە هەستم بەخەبەر بێت نەزاتمان بەدەمەشمان خۆشە بێتە وڵاتێک بەڕاستی سیاسا سەروەر بە هەموو شتەکان هەر کەسە شتی خۆی بزانێت هەر کەسە و جێگای خۆی پێ بزانێت نەوەکو کابرا پۆلیسە ئیشی کارەبای دەکە ئاسایشە ئیشی نازانم چ دەکە عنی شتەکان تێکە بۆ تێکەڵ هیوادارم بە هەمووان ئیشی بۆ بکەین نەجاتمان بێ لەو منداڵ بازاڕی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شوانە لە قەڵاتزێ دەچینە لای عەبدولجەبار لە زاخۆ سڵاو لێ بێ کاک عەبدولجەبار فەرموو باش زۆر سپاس دەکەم دەم باش مامۆستا زۆر سپاس بۆ بەرنامەکەتان گەلێک سپاس بۆتە بەڵێ بەڕاستی وڵی هەندێک جار ئەمە سەردانی ئێمەرجنسی دەکەین لە زاخۆ لە دروۆک باوەڕ بکە من بە قەسابخانە ناوی لێ دەنێم بۆ ئەوە قەسابخانەیە ئەوە نەخۆشخانە نییە ئەمە پێش 4 ڕۆژ گەنجێکمان هەبوو لە سەربان خۆی فرێدا بوو تۆزێک ینی تەواوی نەبووە کە وەختی کەفتنی لە سەربانەوە بردوودمانە مستەشفەی لە مستەشفەی
خليك لوين شهادة شيء ابتدائي هنا سنة كبو أو كريدة أنا كإسا لا بيوسي بدبتوريكي يعني لا أستويدا كشارة سريبو أو كربكا لا أمان كذا جنيكي تردرماني خواردبو جهازي أوي لسر سنگ دا أنا نبو رواني جهوكي كل الرئوة تواويبو أي نازم أو مستشفى آخر كي تشاوديري دكا كي تشاوديري ناكا زوجر ضروري مدير لويني أو دكتوري كبير كذا ساعة 12 ديت أو إمرجنسي سيري دكي بويت ساعة 12 وني بويت يك كاكاو نازم يعني تشرا داي كي تشاومان لي دغري نازم كي تشاومان لي دغري يعني أما أجر إيوه تشاومان لي نغري كي تشاومان لي دغري بله سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدولجەبار لە زاخۆ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ لە دەچینە حاجی ئاوا سەمەدمان لەگەڵدایە سڵاو لێ بێ کاک سەمەد فەرموو عزم بالنسبة لتوري مسألة تركيا وإيران. بله. براسي من وقفهم ببيوش دزان هم لا وكاني كل خويا ريخن لسر أوستي بيوش حكومتي هرمي كردستانيش هم دروازة كاين تركيا وإيران داخل كبراسي هرم بيوش هذا يخشوني أبي برامبر أو إيرشاني كده كده سر قلي كل. بله. أوان تنها هريش بوصل فككناكن بلكو هريش بو حموش سر قلي كردك. براسي بولنا بدني قالي كرد أو هيرشانا قالي كرد ساوي لو ينبي دعوة زيادة بكا يعني كل مشغول كان بدل ولا صعد يوم بتو باران كدو براسي ذا بيويستا لا كان كرد حتى باتر كردستان يقربن خورا قربن بيويستا لا كان كل خويا أمادة كان بو هالشغلة كدوج منادي كل برامبر قالي كرد بيته بەڵە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەمەد بەڵە کاک سەمەد سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای ماکوان لە کەرکووک سڵاو لێ بێ کاک ماکوان فەرموو کاتت باش هەموو کاتێکت باش سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس بەڵێ وەکو ئەو بەرنامەکەی دوێنێ کە لەسەر ئاساسی کەم کراوە بەسەرکە لەسەرەوەی براکەم نەخێر دوێنێ لەسەر هێڵەکانی پەیوەندی بوو لەسەر کۆمپانیەکانی پەیوەندی بوو بەڵام ئەمڕۆ لەسەر خراپ بەکارهێنانی دەرمانە دیاردەی خراپ بەکارهێنانی دەرمان کاک ماکوان باڵێ براکەم بەڵێ وەکو باسی دەرمانکەم بۆ دوایە براکەم بەڵێ ئەو لە سەیدەلەکان دەرمانی خراپ و شتانە ئافرۆشن ئەوە زۆر شتێکی نایە بە تۆ خەت بووە جارێک تۆ بچی بۆ دەرمانخانەیەک دەرمانی خراپ یاخود بەسەر چوو هەبێ لەو دەرمانخە تۆ بەکارهێنا بێ باڵێ براکەم ئەمە لە کەرکووک باڵێ خراپەکەی چی بوو بۆ چۆن زانیتەوە خراپ بەو دەرمانە بەسەر چوو بوو بەپی تاریخەکەی یاخود بەکارهێنا تاریخەکەی بەڵێ والله کڕیمان لە ماڵەوە تر بەکارمانێنا دوای تو هەفتە سێرەکی مناڵەکەمان نەخۆش کەوت بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ماکوان لە کەرکووک دەچینە لای کاک عەلی لە دەربەندی خان سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو السلام عليكم دەستان خۆش بێ بەو سەوەرە جوان جوانانە کە دای ڕێژن بۆ خەڵک پێشەکی من گلەیم لە وەزیری سەحا هەیە کە خۆی پارەیەکی زۆری هەیە معاشێکی زۆر وەرەگرێت نازانم نەسبەکەیشی چەندێکە و چۆنی سەرمەکە پارەی حیاتەکانی زیاد کرد ڕەچاوی ئەوەی نەکرد کە خەڵک کۆم دەرامەتە سەیری گیرفانی خۆی کرد سەیری گیرفانی خەڵکی کەم دەرامەتی نەکرد ئەوە تەنها بۆ ئەوەش بوو کە کاتی انتخابات دکتۆرەکان دەنجی بۆ بوون ئەوە دڵسۆزی ئەو نەبوو بۆ خەڵک و بۆ جەماهیر و بۆ شەعبەکەی بەڵکوم دڵسۆزی ئەو تەنها بۆ کورسیەکەی بوو زۆر ساسە ئەگەر مەجالم بووە یەک پرسیاریتم هەیە لە بەڕێزت باڵێ فەرموو ئێمە کێشەی غازی بتڵی ئێرانیمان هەیە بتڵی ئێرانی حکوومەتی هەرێم گومرگی کردووە گومرگ کرا ئەبێ ڕێگە پێدراو بێ نازانم ئەمە بەرژەوەندی کێکایە بەدا 1000 دینار بتڵی غاز لە دەربەنی خان هەیە ئێرانیەکەی پڕەکرێ بەڵام بە 6,500 نییە لێ ناترسێتەوە ئایا داوەتان یەکەم یەکتەوەریش بۆەوە بڕەسێنە ئایا ئەمە لە بەرژەوەندی چیایە هەیە بە 10,000 دینار بەڵام بە 6,500 نییە بتوە حێراقیەکە بە 6.5 پڕەکرێ بەس بتوە ئێرانیەکە بە 10,000 پڕەکرێ بەڵێ کاک عەلی لە دەربەندی خان سپاس بۆ پەیوەندیەکەت با گوێمان لە تێبینی مەروان بێ لە ئاکرێ سڵاو لێ بێ کاک مەروان فەرموو سلام علیکم عەلەیکم السلام دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم کاک مەروانیان شوێنەکەت بگۆڕێیان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە بەرزە کزیکەی دەوە کاریکەم هەیە بەڵێ کەرەم ئەوش ئەوەیە کە بچە دکتۆر بڵێ سەرم دێشی پێ بێشی پشتم دێشی هەتانە حەوی پەڕەتی دوو لە هیچی تر نییە
ولا ئۆکرێ خەستەیەکی زۆر گەورە چاکراوە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڵام یەکشت هەیە ئەویش ئیشاعی ئەو خەستە گەورە گرانە ئیشاعی نییە بۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئیشاعک بۆ خەڵکی ئۆکرێ و دەوروبەری. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەروان لە ئاکرێ دەچینە لای کاک ئەحمەد لە کەرکووک. سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. بەڵێ ئەم کاتۆ باش دەستخۆشی بەرنامەیەت لەکەم. هەموو کاتێکە زۆر سپاس دەکەم. زۆر زۆر سپاس خۆشحاڵم کە یەکەم دەتوانم بەشداریکەم لەم بەرنامەیە. زۆر سپاس ئێمەش خۆشحاڵم لەسەر گەرهێڵی ئاساسیال بگێت نەمتوانێت بەشداریکەم بەڵام وەکو عام بە سەر کەرکووک حەزەکەم بەشداریکەم لەسەر دەرمان و کۆمەڵە شتی تریش. بەڵێ بەڕاستی کەرکووک شاری کەرکووک کە پێی ئەوترێ قودس و دڵ و قودسی کوردستان بەڕاستی نەقودسە نەدڵە چونکە ئەمە بەس زارەشیەکە باسی ئەکرێت لە ڕووی دەرمانەوە دووسۆزێکی ڕاستەقینە دووسۆزێکی ڕاستەقینەی لە ناخەوە ڕاستەقینە لێ کەرکووک نییە لە ڕووی دەرمانەوە لە ڕووی پرۆسەی قەرزی بچووک و قەرزی گەورەوە پەراوێزکراوە لە ڕووی کە ئەڵێن کەرکووک عقاری و مەقاری ئەم شتانە هیچ نیە ئەیکە کوردستانە بۆ دڵسۆزێکمان نییە بۆ ئاوەڕێ نابێتەوە بەجددی لە شاری کەرکووک دەمێک بانزی زیاد دەکرێت دەمێت دەرمان ئەکسپایر بەڵێت بە دڵنیایەوە بەڵگەشەوە ئەکسپایری تیا ئەگەر لێ پێچینەوە هەبێت لە شاری کەرکووک یاخود ئاساسیال بەڵێ بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای هاوناسخان لە کەرکووک. سڵاو لێ بێ هاوناسخان فەرموو. هاوناسخان گوێت لێمە؟ هاوناسخان؟ بەڵێ دیارە گوێ لێمان نییە دەچینە لای کاک ئالان لە هەڵەبجە. سڵاو لێ بێ کاک ئالان فەرموو. ئێوارەتان باش. ئێوارەت باش زۆر سپاس. دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس بەڵێ کاک ئالان. وەڵا من پێم وایە وڵاتی ئەمە وڵاتی بەس قەزا و قەدەرە تەنها هەر ئەوە هیچی کە لە وڵاتی ئێمە شایانی باشکردن نییە چکە لە حەچی بۆ چووکترین شتەوە بێت تاوەکو ئەم تۆبارانکردنە هەر هەمووی ئەو خەڵکە بە زەرەرگاتیایە تەنها ئەو خەڵکە داماوەیە لە هەر لە عەیادەکانەوە بیگرێت تا تۆبارانەکان هەرامی ئەو خەڵکە زەرەرگاتیایە ڕۆی سەی خستەخانەکانیشکەی چەند جار ئەوانەمان بینی کارمەندانی تەندروستی ئەوانەی بەردەمی خستەخانەکان هەمووی فەلاقە کران بەدەستی مەسوولە بەڕێزەکان تەنها ناڵە وڵاتی ئەمە وڵاتی قەزا و قەدەرە و تەواو خوا ڕەحمان پێ بکا و بەزەوەنە. بەڵێ کاک ئالان لە هەڵەبجە سپاس بۆ پەیوەندیەکە دەچینە لای دیدار لە هەولێری پایتەخت. سڵاو لێ بێ کاک دیدار فەرموو. چۆنی بەڕێزم؟ زۆر سپاس دەکەم. باشی دەستخۆشی بەرنامە بەڕێزەکە لێ یەکەم. زۆر سپاس. هیوەستەکەم بۆخوازم. سپاس دەکەم کاک دیدار. بەڵێ سەبارەت بەم بەرنامەی پێداد ناوەڕاستی بەرنامەیە کە شیانی دەستخۆشیکردنە. زۆر سپاس. لەم بارەیەوە من ئەتوانم هەندێک قسە بکەم بەڵام نازانم لە چێوە دەست پێ بکەم. کاتێ ئەبینی ئەچیتە ناو هەر نەخۆشخانەیە کاتێکە دیان قاغەزێکە گۆن ئەم دەرمان لە دەرەوە بکڕا باشە بۆ لە دەرەوەنی بۆ ناو نەخۆشخانەکە نییە بۆ ناو نەخۆشخانەکە خۆی پەیدا نابێ یعنی ناتوانم هەندە قسە بکەم لەسەر ئەمە بڵێن لە سایە حکوومەتێکی گەندەڵا هەموو شتێکمان پێکرا هەموو شتێکمان لێکرا هەموو شتێکمان کرا ناکرێ ئەوە بکرێتە قسەیەکە قسەم پێ بگوزێتەوە یاخود ڕەحمەم لێ بژێرێ. بەڵێ کاک دیدار پێت وایە ئەوە کەمتر ئەوەی کە تۆ باسێکی کەمتەرخەمی پزیشکەکانە یاخود ئەوانەی کە لە نەخۆشخانەکاندان پێت وایە لە بەرامبەر ئەودا هاوڵاتیان خۆیان کەمتەرخەم نین وەک لە هەنێک لە بەشداربووان باسی لێ دەکەن کەسێک سەری دێشێت یەکسەر دەچێت دەرمانێک دەکرێتەوەی کە زۆر لە بازارەکانە هەیە لە هەندێک دوکان هەیە کە دەرمانخانن نین دەیکرێت و بەکاری دەهێنە بەبێ ئەوی بزانێ ئەمە زەرەری هەیە باشە بەڕێزم لەم کاتەدا حکوومەت خۆی بەرپرسا لەبەرەوەی ئێستا کە نمونەیەکی زۆر ئاسان من یان تۆ یان کەسێک ئەچێتە لای خەستەخانەی فریاکەوتنەکان کاتێ چارەسەری سەرەتاییەکانی بۆ ئەکرێ کاغەزێک ئەم دەرمانە لە دەرەوە بکڕا باشە ئەم دەرمانە بۆ لە ژوورەوە نییە یاخود بۆ بە پارەیەکی گرانتر لە دەرەوە بیکڕێ. بەڵێ کاک دیدار سپاس بۆ پەیوەندیەکەت کاک دیدار لە هەولێر زۆر سپاس. بەڵێ دەچینە لای باوکی محەممەد. سڵاو لێ بێ باوکی محەممەد فەرموو. بەڵێ باوکی محەممەد. بەڵێ کاگەشمان یانم کاتت باش. هەموو کاتێکە سپاس دەکەم. ئەحواڵم باشی. زۆر سپاس. وەڵای ئێمە زۆر نوقسانیمانەیە هەرە و باسە بڵین باسی حەبوو دەرمان بکەین باسی زۆر شدەیە ئیستا هەندێک جار باسی نانەوەکان کراوە باس علووە شتە کرێ باز هەموو شتێک کرێیانی بۆ خراپی ئەمانە باسی نانەوە ئەەکەین هەشنان بە هەزارە
لەو گەرماوی ناڕەحەتیە ئەژی زۆر بێتاقەتە وەڵاهی حەڵاڵە پێ و پارە وەڵاهی گوناانێ تەماتێ زۆر ناڕەحەت و علووە ئەمانەیەنی ناڕەحەتە بەس عیادەکانمان ینی حەبوو دەرمانەکانیەنن ئێمە هەر ناوێرین بەچەنە واگای لێ من نەخۆشی شەکرەمە زۆر جار ئەچم حەبەکە ئەکڕم لە شوێن وایە 1500 شوێن وایە 1000 شوێن وایە 750 خوا ئەگەی لێ ئەوانە ڕوویاوە لێم نایژێری ڕوو لەو کەسە بکەی کە سەیدەلێکی داناوە بڵێ ئەو حەبوو دەرمانە بۆ بەونێ لەوانەیە حەجابی شداتە تووراتە ئەولا یان هەر ناوێری بازەوەکە ینی حکومەت هەقەیە بچێ گەڕێ بەسەر سەیدەلەکانە باوکی محەممەد نظامی لەناو باوکی محەممەد با پرسیارێک لێ بکەم باوکی محەممەد تۆ دەڵێ نەخۆشم نەخۆشی شەکرت هەیە بە هیوای لە ساغی بۆ تۆ بەڵام پێت وایە ئایا هەندێک جار تۆ سوتفەی کردووە کە بچیت دەرمانێک بەکاربێنی بەبێ ئەوەی پزیشکەکە پێی وتی بێتیت خۆت بەکارت هێنابێەوە نەزانی ئەم دەرمانە چییە تەنها پێیان وتوی کە باشە بۆ شەکرە شوۆنیان دەفتەرم هەیە ئەو حەبە هەندێک جار کە ئەچمە وەریەگرمەوە ینی من پێویستمە ئەگەر لەبەر گرانەکەم لاولاکەم بۆی کە من مەجبورم لەکار زانتر بیانی لەوانەیە بڵێم معیشەتم گرانە ناتوانم هەر یەکسەر لێ بەگوێ و کەسە بکەم و پارەکەی بۆێمێ بڵێ 1500 ئەگەڕێم لە سێ شوێن سێ ینی سعر هەیە بەڵێ باوکی محەممەد لە سێ سادق سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سێ پەیوەندیمان لەگەڵدایە هەنار لە سلێمانی سۆران لە کەرکووک نەوزاد لە حاجیاوە سڵاتە لێبێ هیوادارم بتوان بە کورتی تێبینەکانتان بخەنە ڕوو هەنار خان سڵاو لێبێ لە سلێمانی فەرموو زۆر سپاس دەکەم ئەتوانی ئەو پرسیارێکمان بۆ دووبارەکەیتەوە بەڵێ ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بۆی میش بتوانم دووبارێکەوە بۆت بەڵێ هەنار خان دوێنێ ئێمە بەپێی ئەم دقی کە ئێستا لە بەردەماندایە هەفتەی هۆشیاری بەکارهێنانی دەرمان لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم و لە سلێمانی ڕاگەیەندرا ئێمە لە تەورەکەی باس لە خراپ بەکارهێنانی دەرمانەکەین لەلایەن هاوڵاتیانەوە تا چەند هاوڵاتیان هۆشیاریان هەیە لە بەکارهێنانی دەرماندا بەڵێ کاکشوان هینا ئەو دەرمانانێک کە هاوڵاتیان بەکارهێنن ڕاستی ئەوە شتێکی باش نییە لەلایەن هاوڵاتیانەوە و هاوڵاتیانیش ئەتوانن بچنە لای دکتۆرەکان هەت کاتێک کە نەخۆشیێکیان هەبوو و ئەتوانن ڕێنمایی دکتۆرەکان بەکاربهێنن زۆر سپاس بەڵێ دەچنە لای سۆران لە کەرکووک سڵاو لێ بێ کاک سۆران فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێک زۆر سپاس کاکە سەبارەت بە داودەرمانی کەرکووکەوە بەڵێ ڕاستی وەڵی هەمووی ئێکسپایرە کاکە سەبارەت بەو دەرمانە سەبارەت بە دکتۆر یعنی هیچ شتێکیان باش نییە یا ئێستا ڕێ بۆ سەدیلەیە کاتێ ڕێ بۆ لای ئەڵی سەرمزانەکە دەرزەیەکی 500 بۆ نووسێ ئەڵی پشتمزانەکە دەرزەیەکی 500 بۆ نووسێ هەر جێگەکە ئەچێ دەرزی بۆ نووسێ ئەمە هیچ چارەسەرێکی نییە بەڵێ کاک سۆران بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت با گوێمان لە تێبینی نەوزاد بێ لە حاجیاوە سڵاو لێ بێ کاک نەوزاد فەرموو السلام عليكم. عليكم السلام. خوش بسپاس. والله اگر اجازه بەڵێ کاک نەوزاد بەڵێ دیارە پەیوەندێکی بشڕی وادارم بتوانێت پەیوەندی کاتەوە بەڵێ ئەزان دیارە لە بەپێی ئەو پرۆژەی کە لە سلێمانی لەلایەن وەزارەتی تەندروستی و ڕاگەیەندرا پرۆژەی بەکارهێنانی دەرمان یاخود چۆنێتی بەکارهێنانی دەرمان هەفتەی بەکارهێنانی دەرمان دیارە هەندێک ڕێنمایی تێدایە بۆ هاوڵاتیان و بۆ پزیشکان ئەو تێبینانی یاخود ئەو ڕێنمانەی کە بۆ هاوڵاتیانن یەکیان ئەوەیە کە بەبێ پرسی پزیشک دەرمان بەکار مەهێنە دەرمان بە گوێرەی ڕێنمایی پزیشک بەکار بهێنە و ئاگاداری کاتی ژەمەکان بە و بەپێی ڕێنماکە دەڵێت ژەمی پێویست و ماوەی دیاریکراوە بە چارەسەر بە و دەڵێت بۆ دووربوونت لە زیانەکانی دەرمانی ساختە و بێسوود دەرمان تەنها لە دەرمانخانە مۆڵەت پێدرا و باوەڕپێکراوەکان وەربگرە ئەوەی ئەم زۆربەی بەشداروان باسی لێو دەکەن ئەو دەرمانخانەی کە نایاسایین زۆرینەی دەرمانە خراپەکان لەوێ دەفرۆشتێن بەڵێ بەکارهێنانی دەرمان بە شێوەی چاولێکەری و بە قسەی خەڵکانی تر زیان بە تەندروستی دەگەێنێت هەروەها دوڕێنمایی دەڵێت پێش بەکارهێنانی دەرمان ڕاوێژ بە پزیشکەکەت بکە و ئەو ڕێنمانەی کە بۆ پزیشکانن یەکەم ئەوەیە پێش نووسینی دەرمان دڵنیابە لە شیاوی دەرمانەکە بۆ باری نەخۆشەکە دووهەم پێش پێدانی دەرمان دڵنیابە لە بوونی ڕاچێتەی
پزیشکی. بەڵام ئازان دەچین لای پەیامنیرمان بەیز عوسمان لە شاری سلێمانی و چەند چاپێکەوتنێک لەسەر تەوەری بەرنامەکە. ئەنجامی دەرمان بەکارهێنانی خراپە لەوە چێ نەخۆشی تری لێ بکەوێتەوە. هەمان شێوە دەرمانە کوردەواریەکانی ژەبێ کەسێک بێک اختصاصی هەبێت دەوری بینی بێت بڵین دکتۆریە شادەی شتێکی هێنا بێت لە دەرمانی کورد. زۆر کەسێ ڕۆکاتە بڵین سەیدەلیەکان ناچێتە لای دکتۆر، ئەچێتە لای ئەو شتێک وەرەگرێتتر باش پێیان خراپێت بەپێی ئەو کەسە چی ئەیاتێ چی نایاتەیە. بەس باشتر وایە سەردانی پزیشک بکات تا بزانێت چیەتی ئەو کاتە دەرمانی تایبەتی وەربگرێت. بەس لە ڕووی سعر بەکارهێنانیشەوە هەر کە جار هەر کەسەی سعرێک بەکارهێنێت. زۆربەی کەسیش لەوە ناچێت بتوانێت بچێتە عیادەکانەوە چونکە هەر سعری ئەوەش زۆر گرانە. لەوە چێ پەناباتە بەر سەیدەلیەکە شتێکی باتێ بۆی کەمتری لەسەر بکەوێت. دەرمان ئەبێ سەیتەرەیەکی حکومی هەبێ سەیتەرەی نەوعی. ئێستا لە هەموو بازاڕە دوو نوع دەرمان هەیە. دەرمانی شەریکاتی ئەسڵ زۆر گرانن، شەریکاتی ئێرانی و تورکی وەنێ شەریکاتی کە هەرزانن. ئەمەش پێویستە حکومەت دەستی بەسەرا بگری. ئەمە یەک دووەمینیشیان دەرمان لە وڵاتانە ئەبێ اخصائی تەشخیصی کە مەسەلاڵە فڵان دەرمان دوای زەرعیش هەتا بێ زەرع بکرێ ئەو نەخۆشیە. اینجا جۆرە دەرمان دەرەچێ بێ نەخۆشەکە بەکاری بێنێ. بەس لای ئێمە تقریباً وەکو شتێکی تیجاری لێ هاتووە بە تایبەتی موسەکینات. هەر نەخۆشیێک حتا نەخۆشی ئەگەر شێرپەنجەیش بێ ئەگەر دوو موسەکین بەکار بێنێ ئازاری نامێنێ بۆ ماوەی 6 ساعت بۆ ماوەی 12 ساعت. جا لێرە زۆربەی موسەکینات بەکارێت لە سەیدەلیەکان و بە تایبەتی لە سەیدەلیە لا کۆڵانەکانە. ئەمەش تەبەن شتێکی زۆر غەڵەتە. بڕۆ بە طوبی ئەدلیەکە چەنا حاڵەتی مردن هەیە خەڵکی نەشارەزا دەرزیان لە نەخۆشاوە بەبێ ئەوەی تەشخیصکرێ نەخۆشیەکەی حساسیەتی بە دەرزیەکە هەیە بۆ تاگەشتە ماڵەوە مردووە. بەعزە دکتۆر هەیە اتفاقەکە لەگەڵ سەیدەلیەکە کە نەخۆشێکیەت ئەبێ ئیلە بۆ سەیدەلیە بچی. خۆی دکتۆرەکە وا بەتۆڵێ. ئەنجا تۆ چی بۆ نەخۆشیەک هەیە دەرمان بۆ ئەنووسێ. خۆ بە یەک دەرمانێک احتیمال باشە بی. من زۆر دقەتمە دکتۆری لێڕەوان. ئەتە نازانم ئەمە تجارەتە ئەمە چیە نازان. خەڵق چی ئەکە مەجبوڕە چێ بەلای مزەمدەکە معلوماتی کەمی هەیە ئەچیە تەشخیصی غەڵات ئەکا یان شتەکە کە بە کەیف خۆی بۆ تەنووسێ ئەو کەسە لەبە باشە بێ بەخراپترە بێ. ئەتی مەسئلەکە ئەبێ خۆی لە حکومەتی سلێمانی بزانە هەیە زۆر فەقیر هەیە زۆر داماو هەیە زۆر ئینسانێک هەیە نیەتی دەرمان بکرێ. وەڵام محاڵ بکەن ئەمە یعنی دائما کەشف ئەبێ لەسەر سەیدەلیە بۆ سعری دەرمان. بەڵێ بەرەزان لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک ڤینا ڕزگار دەڵێت ئێمەی کورد دەرمان بەکاردێنین تەنها بۆ چارەسەرکردنە گوێ نادەینە خراپبوونی. هەروەها نما ساڵح دەڵێت ئەکەوێتە سەر حکوومەت ئەبێ ئەو چاودێری ورد بخاتە سەر ئەو دەرمانانەی کە دێنە یاخود دەهێنرێنە هەرێمی کوردستانەوە خۆی دەڵێت. بەڵێ دەچینە لای چوار پەیوەندی خەلیل لە دهۆک سانا لە سلێمانی باوکی ئاری لە ئاکری هەروەها باوکی سەرکۆ لە هەولێر. سڵاوتەنە بێ فەرموو کا خەلیل لە دهۆک. باش دەستخۆشی بەرنامە تەرکیان زۆر سپاس. بڕاستی ئەز نەگەشمە تەوەری باش زانم بەس راپۆرتێدا بچیت جەربی بۆ من کو سەر دەرمانم قارینانە دەرمانیە بەڵێ خراپ بەکارهێنە دەرمانە بەڵێ خراپ بەکارهێن بڕاستی ئەس تەوەری هەری گرن کو ڤەگەرنم بۆ خەمساریەک شلایێ سیستەمی تەندروستی بۆ نمونە دەبێت ئەف دکتۆرێک کول خەستە حکومی شرکەتن بلا بموچێکی تا حەدێکی گەلێکی باش بێتە دامەزراندن لێ بوارە نەدەنێت کلینیکێ تایبەت کار بکردن چونکە رەت بیتە ئەگەر هەندێ کو نەشێتن خەستێت حکومیدا بە ئاوایەکی باش چاوێ خودەتە نەخۆشی. بەڵێ کاخەلی سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای بەڵێ کاخەلی سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای سانا لە سلێمانی. سڵاو لێ بێ سانە فەرموو. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکە سانە خان. تەوەرەکەتان لێکەم. زۆر سپاس. بەنسبەت دەرمان لە کوردستانە بەداخەوە ئێمە بینین لە دەرمانخانەکانە دەرگای دەرمانخانە کراوەتەوە پڕیشە لە دەرمان ئەمە زۆر هەڵەیە. دەبێت دەرمانەکان لە شوێنی تایبەتیدا بێ وەکو چۆن لە وڵاتە ئەوروپیەکانە هەیە. بەڵێ باشە بەداخەوە حکوومەت هەڵناسێ بە چاودێری ئەو دەرمانخانە یعنی نەخۆش بە ئارەزوی خۆی ئەچێ دەرمان وەرەگرێ بەبێ ڕەچەتە زۆر کات ئەمە زۆر هەڵەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سانەخان لە سلێمانی دەچنە لای باوکی ئاری لە ئاکرێ. بەڵێ بێ باوکی ئاری فەرموو. بەڵێ باوکی ئاری. دەرمان ئێمە دەرمان لەکوێنین لە ئێرانی نین ئێرانیش دەرمانی باش نادا بە کوردستان ئێستا بۆ نمونە تۆ بارانکردنی سنوورەکان و زەکەی ئەو دوژمنەشتی باشمان بۆ نێریتن. بەڵە زۆر سپاس بۆ باوکی ئاری لە ئاکرێ دەچینە لای باوکی سەرکۆ لە هەولێر. سڵاو لێ بێ باوکی سەرکۆ فەرموو.
الو ئێوارە باش کاک شوان ئێوارەت باش زۆر سپاس دەستخۆشی تەوەرەکەتانێ دەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر زۆر جوانە زۆر سپاس من نەکەوە بەسەر چووی بە کارهێنانی دەرمان لەم شتێکی لەوە گرنگتر هەیە ئەستا دکتۆرەکانیشمان بەسەر چووە مناڵێکم لەو ماوانە نەخۆشکەوتووە هینە خەلەل ولادیە بەڵێ کە بردم بۆ لای دکتۆر گوتی بیانە بۆ عیادەکەم بدم بۆ عیادەکەی بەس عیادەکەی 25,000 لێساندم گوتی بڕۆ ئیشعاکم بۆ گرێ ئیشعاکەم بۆ گرت ئیشعاکات هەموو شێوە لە قاتی خواردنەوەژێرەوە بوو ئەویش 25,000 و 50,000 چوینەوە بۆ لای دکتۆرەکە دکتۆرەکە پێی وتم ئەوکە سەر ڕای 50,000ەکەمدا وتی بەمنی وت ئێمە هەموو کارێکی خۆمان کردووە ئیتر دامان لەتر دەستخوا مەبەستم لەوە چیە نەک دەرمان بڵێن ئێستا هاتووتە ناو کوردستانەوە بەسەر چۆ یان دکتۆرەکان بە خەڵەت ئەیدەن بە خەڵک ئەمە زۆر زۆر گرنگتر لەوە زۆر زۆر گرنگتر ئەوەیە کە دکتۆرەکانمان بەسەر چۆ لە خەسەخانە ئەگەر ئەو دکتۆرە نەزانێت لەکە لە ولادی ئیشەکە بۆچی لەو یعنی دکتۆرەکە مەبعولی بەسەر چۆ نەک بەڵێ باوکی سەرکۆ لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکە دەچنە لای ئازاد لە کەرکووک سڵاو لێ بێ کاک ئازاد فەرموو کاک شوانم کاتت باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش دەستخۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سپاس کاک ئازاد بەڵاستی تەوەریشی جوانە هەڵبژاردووە دەربارەی ئەو تەوەری هەڵبژاردووە کاک شوان خۆی حەقی وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هەر چوار پارێزگاکە بڵێن کەرکووکیش لێزەیەکی مانگانە هەبێ بگەڕێ بە سەیدەریەکانە و بەسەر پزیشکەکانە بۆ ئەوەی ئەو کە دەرمانانەی کە دێن نەوعێتی دەرمانەکان بزانن هیچ شوەیە و کاتی بەسەر چووە یان نا بۆ نمونە بەڕێبەراتی سەحای کەرکووک ئەنی هەر ئەوەندە لە مناسبەیەکە دکتۆر سەدیق دەرەکەوێ ئەڵێ من وە ئێکا کە دەتوانێت دروستکە بە خەستەخانەکانە بگەڕێ بە عیادەی پزیشکەکانە بگەڕێ بۆ سەیدە لێنە بگەڕێکەوە کۆگای دەرمانیان هەیە و دەرمانە فرۆشن نازانی ینی کاکشوان چیە ئێمە بۆ نمونە لە کەرکووچین کاکشوان لە پەنجعەلی ینی ئەو شوێنانی کەوا بۆ سۆپەرمارکێت شتە فرۆشن والله وبالله نیوەی خواردنەکانیان کەی فرۆشن کاکشوان هەمووی بەسەر چووە چێندر لەسەر نییە بەچی ئەڵێ بەقایم خامەڵی یان بە پارێزگا ئەڵێ شوێنی بەڵێ کاک ئازاد لە کەرکووک سپاس بۆ پەیوەندیەکەت دەچنە لای کانیخان لە سلێمانی زۆر سپاس سڵاو لێ بێ کانیخان فەرموو بەڵێ پەیوەندەکەی کانیخان لە سلێمانی بشرا دەچنە لای ڕێبین لە کفری سڵاو لێ بێ کاک ڕێبین فەرموو سڵاو لە تۆ دەستخۆشی بەرنامەکە یەکەم بۆ بەژاردنەوە تەوەرە جوانە بەڕاستی خراپ بەکارهێنانی دەرمان بۆ هەردوو لا دەگەڕێتەوە لایەنی حکوومەت و لایەنی خەڵک لایەنی حکوومەتەوەیە کە پێویستە لەسەری دەست بەسەرەوەندا بکرێت کە بازرگانی بەڕاستی بە دەرمان و بەگیانی مرۆڤەوە دەکەن و لایەنی خەڵکیشەوەی بەڕاستی نابێت دەرمان لە کۆسانە بگڕن بە تایبەتی کە ئێستا لە شارە بچووران بڵاوە کە لەسەر عارەبانە دەرمان دەفرۆشێ بەڕاستی دیاردەیەکانی زۆر ترسناکە ئەو دیاردانە پێویستە حکوومەت دەستی بەسەردا بگرێت بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێبین لە کەفری دەچنە لای محەممەد لە هەولێر سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو هەلو کاتت باش کاک شوان هەموو کاتێکە زۆر سپاس بەڕاستی من سەدارە دەتەوەرەکە دەست خۆش بی بەڕاستی من ئەوەی بی بەڕاستی من حکوومەت بە تاوانبار دەزانام لەو شتەیە لەبەرەوەی حکوومەت ڕقابە مالی دانەناوە بۆ سەیدەریەکان پێویستە ڕقابە مالی هەبێ لەسەریان بۆ بەسەرچوونی دەرمان و بۆ نرخی دەرمانەکانیش بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە هەولێر سارەخان لە سلێمانی سڵاو لێ بێ سارەخان فەرموو مرحبا کاک شوان مرحبا زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەم هەرەوە نەمویست بڵێم تەنهارەوە بوو قسێکت نییە لەسەر تەوەرەکە وەڵا هی تەوەرێکی باشە ینی بەڕاستی بەڵێ دەستخۆش زۆر سپاس بۆ سارەخان تەنها دەستخۆشی بسپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای هۆنیاخان لە سلێمانی سڵاو لێ بێ هۆنیاخان فەرموو هۆنیاخان گوێت لێمە بەڵێ هۆنیا لە سلێمانی دیارە گوێ لێمانی بەڵازان ئەوەی لە دەقی پرۆژەکەیە پرۆژەی هۆشیاری یاخود هەفتەی هۆشیاری بەکارهێنانی دەرمان هەندێک بڕگە باس کراوە کە ئەگەر هاتوو دەرمانی خراپ بەکار یاخود خراپ دەرمانەکە بەکار بهێنی دەڵێت پێکهاتەی کیمیاوین و ئەگەر بە بڕی پێویست و لە کاتی پێویستەوە بۆ ماوەی پێویست نەبێت ئەوە ئەگەری لێکەوتنەی چەندین کاریگەری نەرەی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ دیارە هەندێکی تری باس کردو بەڵام با دەچینە سەر پەیوەندەکان ڕەنجمان لەگەڵدایە لە کەرکووکەوە سڵاو لێ بێ کاک ڕەنج فەرموو سڵاو بۆ تۆش زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دەکەم کاکە شوان
بەڵێ گوێم لێتە سەوارە دووە تاوەرەکەت دەستخۆش لەکەم زۆر سپاس دەکەم بەڕێز وەڵی خاستن کەرکووک لەلایەن دەرمان و دکتۆرەوە شتانەوە زۆر پەرێشانە بەڵێ بەنسبەت سەیدەڵی و دکتۆر و تیشک و سوێنەرەوە شتانە هەمووی اتفاقاتێ لە بین خۆیان مەزی لای دکتۆرە لەو سەری شارع باید نێرێتە ئەو سەری شارعەکە یعنی لەژێر ئیمارەکەی خۆشی هەیەکەوە ئەو تیشک و ئەشی ئەو شتانە بەڵێ بەڵێ کاکرنج لە کەرکووک سپاس بۆ پەیوەندەکەت دەچنە لای پەیمان خان لە کۆیە سڵاو لێ بێ پەیمان خان فەرموو ئەلۆ بەڵێ پەیمان خان باسی بەڕێز زۆر سپاس خۆشی دەرامەکەتانە دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ سەرەتا لە سەر تەوەری بەرنامەکەتان دەمەوێت کێشە ئێمە لە کۆمەڵگەی کوردە تەنها دەمەوێت بڵێن عەبی مسەکەناتە زیاتر کێشەکەوێت چونکە هەر بچێت لە بۆ لای دکتۆر تەنها حەبەکە دواتێ بۆ ماوەی 2 ساعات یا 3 ساعات بەکاردێنی کەس نەخۆشەکە تەواو دەبێت دوایانێنی چی خۆ دەوێتەوە گۆڕانکارێک بەسەر داڕنە تەنها ژیانیسانی ئەوە چواسی نیە بەڵێ پەیمان خان لە کۆیە زۆر سپاس بۆ پەیوەندەکە دەچنە لای هۆنیا خان لە سلێمانی سڵاو لێ بە هۆنیا خان کاتۆ باش کاکشان زۆر سپاس دەکەم بەڵێ دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس بەنسبەت تەوەرەکەت من دەڵێم لە کۆمەڵگەیمەدا کاکشان یان عادەتە ئیتر کە سەری ێشا ئیتر پشتی ێشا خێرا پەنابێ بۆ حەبی سەری ێشا بەڵێ جارێ توی هەربی هەر ماڵێ بکەیتەوە سەلاجەکەی پڕە لە دا و دەرمان و لە شروب ینی هەبی ئەوەی بزانێ مە چۆن بەکاریە هەر هەنا دەباتە سێدەلێکان لەوێ هەر شتێکی بەدەست بکەوێ هەرونە ئازارەکەی نەیەڵێت ئیتر دەیکڕێت بەڵێ هۆنیا خان یەکێک لەو حکومت نییە هۆنیا خان یەکێک لەو دەرمانانی کە دەوترێت گەنجان زۆر بەکاری دەهێنن ئەوەیە نەک لە دەرمانخانەکان لە هەموو شوێنێک هەیە ئەو ڕیلایڤێ ئەوەی کە ناوی ڕیلایڤە بۆ سەر ئێشەیە تۆ بەکارهێناوەوە پێت وایە ئەو دەرمانە بە شێوەیەکی بەربڵاو ئەو بە شێوەیەکی هەرەمەکی لە هەموو دوکانێکا دەفرۆشتێت ئەو شتێکی باشە من بۆ خۆم کاکشۆن یان بەکاری نایەنم یعنی ئەگەر سەریشم بێژەوە نەتۆزی راحەتکەیتر هەموو سەرێشەکە هەموو ئازارەکە نامێن بەڵام لە کۆمەڵگەیمەدا بۆ هەر مناڵی سەر بێشکەی ترەگە تۆزە کۆکی یەکتە شروع بێگەکەم بە قورگیا ئەنی نازانن ئەم مناڵەت ئەوەی سەدانی دکتۆرکن کاتێکی شاد بەڵێ هۆنیا خان لە سلێمانی زۆر سپاس کاتێکی شاد بۆ تۆ دەچینە لای کاک دڵدار لە دهۆک کەرەم کەسەیدا سڵاو لێبێ ئەم کاتت باش زۆر سپاس وەسە دیارەک و کۆمەڵگە ئێمە تژەش ئاریشە ژبەرەندە ئەس بێم هەر ڕۆژ کەناڵ NRT سەر ئاریشەکە دیاریکری تاغ بیتن ئەڤژی بۆ هەندێک دادیاری تەفەک و ئاستە کۆمەڵگە ئێمە هێشتا وەسە پێشکەفتنینەک و ئاریشێتمە خلاص ببن ئەسبێرە من تێبینیەکە سەر پرۆگرامێتە هەیکاک شوان بەڵێ کەرەمکە هەر ڕۆژ هین بوومە ئاریشەکە دیارکەن و هیندمە سەر ئاریشەکە تاغ بن هین چ چۆرەسەریە درست بوومە نابینن بەس هین تەلەفۆنە وەرگیرن و هین گلا و گازندێت خەلکی وەرگیر بەس هین بوومە چ چۆرەسەریە درست کاک دڵدار بۆ ئەوی وەڵام بدەم وەڵا کاک دڵدار ئەم حەسیان هین بوومە چۆرەسەریە دیارە ئێمە ئەم پرۆژەیە کە دوێنێ ڕاگەندراوە دوێنێ دەست پێکراوە لە شاری سلێمانی لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمەوە خۆی ئەم پرۆژە بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیە بەڵام بەرنامەی مایکی خەڵک تەنها کۆکردنەوەی ڕاو تێبینی و سەرنجەکانی ئێوەیە پێم وابێ هەندێک لە تەورەکان پێویستە کات تۆ چارەسەر باسکەی ئێمە لە زۆر لە تەورەکانمانە لایەنی پەیوەندیدارمان وەرگرتووە خۆت ئاگادار ئەگەر بەباشی هەموو ڕۆژێک بەرنامەکە دیبێت بەڵام هەندێک تەور هەیە پێویستە قسەی هاوڵاتیان قسەی لەسەرکەن دوێنێ تەورەکەمان لەسەر هێڵەکانی پەیوەندی بوو ئێمە ناتوانین تەنها لایەنێکی پەیوەندیدار وەرگرین چکە 3-4 لایەن ئەبووە وەرمانگرتە لەسەر ئەو تەورە ئەم تەوەرەش ئێوە وەکو هاوڵاتی قسەی لەسەر دەکەن سەرنج و بۆچوونەکانتان دەگەین و ئێوە داواکاریتان هەیە بەرامبەر بووە بۆیە وەک باسم کرد بۆی قسەکان زۆر درێژ نەبێتەوە ئەم پرۆژەیە بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیە بەڵێ ئەم کاتە باش بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵە ئازیان دەچینە ناوبڕێک و دێنەوە لاتان بەڵێ دووبارە سڵاو باوکی لاوین لە کۆیە دڵدار لە قەزای چۆمان سڵاوتان لێ بێفەرموو باوکی لاوین باوکی لاوین بەڵێ بەڵێ
ئێوارەتان باش بەڕاستی خۆم شتێکیش لە دەرمان دەزانم یعنی و لە مستەشفاشم حالیان ئێستا خەفەریشم لە مستەشفای بزەپت لە سەیدەلێشم دەرمانشتی تەوزیع دەکەم بەڕاستی ئەو دەرمانانەی کە لە مستەشفای تەوزیع دەکرێ من با قسە لەسەر ئەوە بکەم بەڕاستی ئەو دەرمانانە کوالیتیان زۆر خراپە ئەو دەرمانانە بەڕاستی بە شایستی ئەوەی نازانرێ بدرێت بە خەڵکی چکێ بەڕاستی ئەو نەخۆشانەی کە دێت چان نابنەوە بۆ دەرمانانە ئەوەش کوالیتیەکەی زۆر خراپە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە باتیەوەی بۆ مستەشفایەکان دەرمانی زۆر باش بکڕێ دووبارە دەڵم بەداخەوە دەرمانەکان زۆر کوالیتیا خراپە و کام شەریکە خراپە بەڕاستی دەدرێتە مستەشفایەکان کە بدرێ بە خەڵک بەڕاستی سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی لاوین لە کۆیە دەچینە لای دڵدار لە قەزای چۆمان سڵاو لێ بێ کاک دڵدار فەرموو باشی بەڕێز زۆر سپاس دەکەم چۆنی باش زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس بەڵێ ئەوەل پێویست بە دەرمانەکان بەڕاستی ینی دەرمانەکان لە ڕووی دکتۆر و شتووە خراپە ینی ئەو شەریکاتانە حەق حکوومەت حەق لەگە و شەریکان ئەو دەرمانە خراپانە نەینتە ناو هەرێمی کوردستانەوە بەنسبەت ئەوەش دکتۆر کە دەچێت نەخۆشخانە ینی عیلاجی هەیە لە نەخۆشخانە بەڵام هیچ پێچەن کە دەچێت عیادە بڕە پارێکی زۆر لێ وەرەگری خەم زیاتر لێ ئەخوا لە عیادەکان لە دکتۆرەکان ئەوەش حەق حکوومەت چارەسەرێک بۆی دانێت بۆ دکتۆر لە نەخۆشخانە وەکو پێویست بەڵێ کاک دڵدار لە قەزای چۆمان سپاس بۆ کاک دڵدار نەوزاد لە حاجیەوە سڵاو لێ بێ کاک نەوزاد فەرموو السلام عليكم. عليكم السلام. خوش بسپاس ئەمە بێتوان سەفرم بەڵێ والله خۆم بڵین بەحقەتی خۆم بڵین پارەکەنی سیارە لێدام باوەڕکە والله خوا ئەگەدارە کە سیارە لێدام والله بیلا تەڵای دینارەکەم نو بەخوا ئەگەدار چوم قەرزم کردیوە حتا سوم ئێساکانش هەتا ئێسا والله بیلا تەڵای کیفم بەڵێ بەڵێ دیارە پەیوەندەکەی بشرا دەچینە لای ئارام لە چەمچەمان سڵاو لێ بێ کاک ئارام فەرموو باشی بەخۆڵوان زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێخم زۆر سپاس بەڵێ کاک ئارام من دووی تێبینیم هەیە لەسەر دەرمانی ئێستا بەڵێ لەم ڕۆژان خۆم نەخۆش بوو بەڵێ بدمە تەک ئايادەیەک لە نزیک ماڵ خۆمان ئايادەکە بڵین دکتۆرەکە دکتۆرێکی باشە لە یەکێ لە خستخانەکانی چەمچەماڵ ئەومەکات بەڵێ حەدێکی دا پێم پاش سعاتێک بڵین ئازاری زۆرتر بوو بردمە خستەخانەکە وتی ئەم حەبەت کە سێداوێت پێت پێم سەیرە کە هەر مناڵەکەتی نەکوشتووە لەم ڕۆژانش عینە هەر لەگە کوڕێکی ڕەفی خۆمە چوینە مختبەرێک بۆ فەحسی خوێن حەزناک منای مختەرەکە بێنم فەحسی کرد کوڕەکە وتی سەرم ژانەکە لەوێ خوێنم زۆر بێ ئەوە بێت فەحسێکی کرد وتی خوێنەکەت 86 قناعەتی پێ نەکردینە مختبەرێکی تر تقریبا بڵین 20 مترێکان بینە 20 مترێک توینە ئەولاتر وتی خوێنەکەی تۆ 101 یعنی ئەمە لەم بینانەمانەزانی چی بکەین بەڵێ کاگەرام لە چەند شمال سپاس بۆ پەیوەندەکە بەڵێ دەچنە لای هەر ئارام و هەر لە چەند شمال سڵاو لێ بێ کاگەرام فەرموو زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش باشی براکەم زۆر سپاس هەرە وەڵای بە نەسبەت تەوەڕەکەتەوە بەڵێ وەڵای ئەوم تقریبا خۆم بڵێم 7 مانگە نەخۆشم ناوزگم ژانەکە بەڵێ چوومەتە 50 دکتۆر وەرە بەس ناو سەلاجەکەی ئێمە سەیری بکەی ڕەنگە بڵێم هەرێکی بەقەو عیادێکی بازار بە سەلاجەکەمان حەبوو دەرمان لێبێ هەنی کەس سەر لە دکتۆر دەرناکە هەرێکی نەوەیەکەڵێ هەرێکی بۆ خۆی نە حکوومەت لیانە پرسێتەوە نە ئەڵێ ئەمە ئێوە چیەکەن چی ناکەن چۆن نەخۆش فەحسەکەن چۆن کاکارام بە هیوای لەستاقی بۆ تۆ پێت وان نییە کە تۆ نەخۆشی وەکو خۆیە کە گرتوتە تەنها دەرمان بەکاردێنی وەک خۆتەڵی سەلاجەکەمان پڕە لە دەرمان ئەمە خۆیەک نییە بۆیە زۆربەی هاوڵاتیان ئێستاوەی کە بەشداربووان باسی لێوە دەکەن کەس ئەکسەری دێشە یەکسەر دەچێت دەرمانێ دەکڕێ خودت ئەو ڕێلایڤی کە ناوی ڕێلایڤ ئەو دەرمانە ئەو حەبێک کە تایبەتە لەسەر ئێشە پێتوانی ئەوە خۆیەکە وا کە هاوڵاتیان بە هەرەمەکی دەرمان بەکاربێن بۆ خۆیان ناوەڵە ئەزانێت چۆن ئەبرای من ئەوە دکتۆرەکان ئەوە تەبعا نەچێتە لای هەیە دکتۆرە تەبعا خۆتا دکتۆرە بۆ پارەی خۆی فەحس و شتێک بووەکە لێگی ئەوانە ئەو دکتۆرانەشی کە ئەنێرن بۆ فەحسەکان ئەوانش خۆیان لەگە فەحسەکانە شەریکن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئارام لە چەند شمال دوا پەیوەندیمان باوکی محەممەد لە هەریر سڵاو لێ بێ باوکی محەممەد فەرموو ئێوارە باز براجان ئێوارەت باز زۆر سپاس
دەستخۆشی لە بەنامەکە دەکەم براجان زۆر سپاس دەکەم چاوەکەمیەوە بەفەیدێک بەری دوومانگە دانیشتیمە تەماشاکەمێ پیرەمێ دەستەیە ئەرێکاکە بە ساحی دەبێن خۆشە ماعیدەم زۆر پێشی داخوا دەرمانەکەم نادێ ساحی فەیدێکە دەستە بە تۆ پشتە خۆندە دەرمانتەی دەرمانەکە تۆ زابێ ها لەناو داغاوەکە هێوارە سبەینە و نیوڕانە دەکری بخۆ تاک دەبی مش هەلەبی ڕازگوتم دەرمانە کردم لەوە مادام وێ باشە لەو ماعیدەی کاکسوان منش بردو کیسەکەم شکال لەناوەکەم کرد و خواردم و دوای تەماشەکەم کوسارە و یەکمان ئێکسپیارە تەسەوت چوە بەخوای ڕەحمەت الحەمدولله نەمردم من ئاگاتم لە پیرەمێردەکە لەما ڕۆیشتم چوومە ئاسایش گوتم کاکا ئەو فەیدە لە ئەو دەرمانەداتە مەسارە و مانگ کە تەسەوت چوە ئەو گوت کاکە وڵای عادی من عادی وەزارەت تەندروستی گوتم دەخانێ سیارەچم پێ بردو مانگا سێ مانگ بردو وەزیری تەندروستی مەتابین بوو ئەگە نازانم داخۆش کاڵای گوتی ئەوە چۆن دەبی بەڵێ بەڵێ باوکی محەممەد لە هەرێز بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دیارە دوا پەیوەندیمان بوو بەڵێ دەچینە سەر سەرنجەکانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سۆران کۆیە هەناز دەڵێت سێر لەوەدا ئێستا هەندێک دەرمانخانە دەرمان بە شەرت دەفرۆشن واتە گەر چاک بوویتەوە ئەوە دەرمانێکی باشە ئەگینا ئەوە خوددا عەفو بکات کاکی نەخۆش کارزان کۆیە ڕەهێن دەڵێت دەستان خۆش بە دەرمانی ئێکسپایر بە شەرتی چاکبوونەوە دەفرۆشن ئاکراوی دەڵێت بەرنامێکی زۆر جوانە سەبارەت بە بابەتەکە هەموو ئەو مزەمیدانی کە عیادە دەکەنەوە خەڵک فێری دەرمانی غەڵەت دەکەن زۆر سپاس لادی ڕۆز دەڵێت تەورەکە خراپ نییە بەڵام هەر کاتێکی تریش بێ ئەتوانێت لەسەر خراپ بەکارهێنانی دەرمان قسە بکرێت بۆیەوە باشتر بوو بەرنامی ئەمڕۆتان لەسەر تۆبارانی تورکیا بۆە و بێدەنگی بەرپرسەکانمان دیارێمە چەندین تەورمان دیاری کردووە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لەسەر تۆبارانی سنوورەکان و ئەگەر هەر پێش هاتێکی تازە بێ هەرچی بێت ئێمە تەوەری تری لەسەر دەکەین بڵێ شاخەوان حەسەن دەڵێت بەداخەوە گرانی عیادە وا دەکات کە زۆربەی نەخۆشەکان پەنا بەرنە بەر دەرمانخانەکان سوور ساڵح حەمی دەڵێت تەوەریەکە کە لە ئێستادا گرنگ نییە بۆ پێویست بوو لەسەر بارودۆخە بووە کە لە ئاراداەوە تەنها دووبارە ئەو تەوەری پێشنیاز کردوەوە دوا تێبینی دەخوێنمەوە شاباز شبرا دەڵێت دەستان خۆش بەڕاستی زۆر کەس هەن بێپرسی دکتۆر بەکاری دەهێن وەک سەر ئێشە کە هەندێک جار پێویست ناکە ئەو حەبا بخورێ بەڵازە هەر لە دەقەکەی پرۆژەی هەفتەی هۆشیاری بەکارهێنانی دەرمان ئاماژە بە خاڵێک کراوە کە نورینگە یاخود عیادەکانی لاکۆڵان کە بە نایاسایی کراونەتەوە دیارە ئێمە بەم نزیکانە چاوەڕۆ من تەورێک دەکەین لەسەر دەرمانخانە نایاسایەکان لە نایاسایەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوی ئێوەش قسە لەسەر ئەو تەورە بکەم بڵێ لێرە داهاتینە کۆتایی ئەڵقی ئەمجاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنی هاوکارم هەکانێلی لەگەڵتان دەبێت بۆ تۆریکی گەرمتری بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن.